پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێت جارێکیان لە نوێژ دواکەوت، نوێژی بەیانی بوو، معازی کوڕی جەبەل ژێڕێتەوە. فەرمێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم درەنگ هاو بۆ نوێژ، هەمومان چاوەڕێمانە کرد ئاوا نوێژی بەیانی. فەرمێ حتا خەریب و خۆر هەڵە هاو شپرزە بووین، پێغەمبەری خوا دیار نییە. ئەڵێ لەپڕ پێغەمبەری خوا دەرکەوت، کە دەرکەوت یەکسەر قامەت کرا بۆی فریای نوێژکەوین. پێغەمبەری خوا نوێژەکەی کورت کردەوە، نوێژێکی پەلەی کرد و بۆ ئەوەی کە خۆر هەڵنەیە بەسەرمانە، بۆ ئەوەی کە فێریشمان کە هەتا ئەم کاتە نوێژ ئەمێنەیە. سەعاتەکانمان نەخەینە سەر کاتی دەوام، نەخەینە سەر کاتی نوێژ. ئەفەرمێ اینجا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە نوێژەکەی کرد و سەلامی دایەوە، فەرمی لە شوێنی خۆتان کەس نەجۆ لە ڕەحمەتی خواتان لێبێ. فەرمی اینجا ئاوا ئاوڕی تێکردین. فەرمی ئەم شەو دەست نوێژێکم گرت، چەند خواویستی ئەو نوێژم کرد، دوای خەوگرتمی، خەوتم سە نوێژەکە دوای سەلامانەوە خەوتم. کە خەوتم چێ بێتە خەوی باش؟ فەرمێ خوای گەورە هاتە خەوم لێ جوانترین سوورەیە، الله في أحسن صورتي. فموت يا محمد أتدري فيما يختصم الملك الأعلى؟ أزاني ملائكة كاني دستي بالا لسرچي مشتو مريانا به؟ من يشتم لا أدري يا رب. يا محمد أتدري فيما يختصم الملأ الأعلى؟ أزاني مشتو مري ملائكة زم ملأ الأعلى شيء، ملأ الأعلى أو ملائكة أنك خواي قورا برسي بيكردن لدروس كردني إيمايا واتا هر دستي بالاي ملائكة كان لو شوينيه أو دستي بالا وشويني قرارة دوي پروردگار أو بيت ملأ الأعلى، ملأ في هر همومانيان لبرد سايا استاكنا. إنجا فرموي أزاني لبيناوي دستر چي مناقشاكن، الله چند خوش واسيك هبلو ملأ الأعلى، چند خوش سيك لو ملأ الأعلى بالناس ناو بزاني مەلە فەکەت هاردەکەت لەبەر دەستیان نور باتەوە، بڵێن ئاو نورەی چێیە؟ بڵێ وەڵام نوری نوێژی فڵان کەسە. دەرەجەکەی چەنە؟ بەخوا دەرەجەکەی نەوە شتێک بەزی شڵا بەتەمای سەدە. بۆ چونکە ئەمە نوێژ پارێزە، دەرەجەکەی لە نەوە تایە بەتەمای سەدە. خوای گەورە فەرمێ ئەزانی مشت و مڕیان لەسەر چییە؟ سێم جار وتمی خوای نازانم. ئەفەرمێ خوای گەورە دەستی خستە بینی دەفەی شانەوە، هەستم بە فێنکی پەنجەکانی کرد لە پێشی سلما. ئایەکێکی خۆش بوێ دەستیا لە پشتی تشیعێکە. فەرمێ کە دەستی خستە بەی دەفەی شانەوە، ئیتر هەموو شتێ لە بەر چاوم ڕوون بووە. وتم بەڵێ خوای گەورە زانیم فی الکەفارات لە قەرەبووە، لە کەفاراتە مناقەشەیانە. خوای گەورە فەرمی وەکو چی؟ فەرمی المشي بالأقدام إلى الجماعات، شوێن هەڵگرتنی پێ بۆ نوێژ. واتە مەلائیکەتەکانی مەلای الأعلا لەسەر چی مناقەشە ئەکەن؟ لەسەر ئەو مناقەشە ئەکەن ئەو تۆ ماڵەکە لە شوێیە، بەچی هاتووی؟ بە سیارە هاتووی، بە پێ هاتووی، دوورە نزیکە، شوێن هەڵگرتنی پێ و ڕۆیشتن بۆ مزگەوت. ئەم مەلایکەتاڵێ چەنی بۆ بنووسی؟ ئەوەڵێ وەڵا ماڵی نزیکەوە پەنجای بەرێ، ئەو نکورە گوناحە، وەڵا پێی زۆر هەڵگرتووە، زۆر هەنگاوی ناوە، وەڵا شەستی بۆ نووسمەوە، کورە وەڵا حەقی حەفتاشێتی. بینی لیژنەی ئیمتیحانی کە دانیشێ هەر یەکە و دەرەجەیە دانێ لەسەر ئەمە مناقەشەیانە. المشي بالأقدام إلى الجماعات. دوای ئەوە الجلوس في المساجد بعد الصلاة. ئەنجا نوێژەکەی تو دانیشی زیکرەکانە خوێنی الله استغفر الله استغفر الله استغفر اللهم أنت السلام ومنك السلام فحينا. زان بۆ چکە هەمانە نوێژەکە السلام علیکم السلام علیکم السلام هەست نوێژینەکە زیکرەکە لە سیارەکە یاکەی بەدەم ڕێوەیەکی. الله یەکێ لە گەورەیەکانەوەیە کە دانیشی دیان نوێژەکەتەوە اللهم أنت السلام ومنك السلام فحينا ربنا بالسلام. تان خۆش پێشۆ بڵێ استغفر الله استغفر خوای بخوا ئەم نوێژە قابلی تۆی نەبووی، ناوی لێبڕ نەکە، بەس وەریگرە بە گەورەی خۆت وەریگرە.
ئەمەش دووەم خاڵەکە لەسەری مناقەشاکرد کە دانیشتن دوای نوێژ. سێەم شت کە لەسەری مناقەشاکرێ زان چییە؟ ئیسباغ الوضوء في المەکاره، دەست نوێژگرتنێکی تەواو لەو پەڕی سەرما و سارد و سۆڵەییە. هەر سێ مشتەکە بەی بەدەم و چاوتەوە، اینجا قۆڵت تا ئێرە تەڕکەی، اینجا قاچت، اینجا نەڵی بەخوا ساردە، وەی 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 نە. ئیسباغ الوضوء، دەست نوێژەکە و جوان بگری. ئەم مەلائیل ئەعلایە لەسەر ئەم سێشتە. خوای گەورە فەرمی ئەی دوای ئەمە چی؟ فەرمی دوای ئەمە لەسەر ئیطعام الطعام ولین الكلام والصلاة بالليل والناس نيام. فەرمی مەلائیل ئەعلا لەسەر سێشتی تر، لەسەر نان بدەیی، لەسەر نەرمی قسە و جوانی قسەت شیرین بێ، لەفزە شیرین بێ، دواییش لە کاتێکا خەڵک خەوتووە تۆ دانیشی ئەوسی شەو نوێژکەیت. لەسەر ئەمانە بۆیە نوێژەکانمان بەڕێزەکانمان ئەبێ بەو شێوەیە بێ، پەلەپەلمان تیان نەبێ، نەڕۆین و ڕاکەین و بین و بچین، نەخێر.